بینەرانی بەڕێزی بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستێرک تیڤی لە هەر کوێگەن ئەم جارە ژەم کاتەوە هەموو کاتێکتان باش وا جارێکی دیکاتوینەتەوە خزمەتی ئەوەی بەڕێز بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە بە چەند مژارێکی دیکە. ئەم شەو لە بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستێرک تیڤیدا بارودۆخی باشووری کوردستان بەگشتی کێشە و ئارێشەکان چین هۆکارەکانیان چییە بۆ سەریان هەڵداوە چۆن چارەسەر دەکرێن دەخینە بەر ڕاوە و گفت و گۆڵبەتەوە دەزان لە باشووری کوردستان ئێستا هەم قەیرانی ئابووری هەیە قەیرانی تەنانەت مرۆڤ دەتوانێت بڵێ جواکی و سیاسیش هەیە حکوومەتی هەرێم هێشتا پێک نەهاتووە سەرۆکی پەرلەمان دیاری نەکراوە دۆخی مافی مرۆڤ باوەڕ ناکەم هیچ لایەک لە دەرەوەی کوردستان بەخیلی پێ بە دۆخێکی وا خراپمان هەیە ئەمانە دەبنە تەوەری گفتوگۆی ئەم شەوی ئێمە و میوانی بەڕێزی بەرنامە کە بەڕێزی وا عومەر ئەندامی کۆمیتەی ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی شوێیی کوردستانە بە ناوی خۆمان ئەوەی بەڕێزەوە زۆر زۆر بەخێراتنی بەڕێزیان دەکەین بەڕێزی وا زۆر زۆر بەخێر گەلێک سپاس هەڤاڵ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەڕێزت لە باشوورەوە تا برۆکسل بەلجیکا بەخێر گەلێک سپاس سپاس دەکەین هاوڕێ هیوا هەڵبەتە مژار زۆر زۆرن لە باشووری کوردستان باسییان لێ بکەین من ئاماژەم بە هەندێکیاندا بەڵام دەمەوێ وردە وردە ئەو بارودۆخەی لەوێ لە باشوور سەری هەڵداوە گفتوگۆی لەسەر بکەین لەوێ گفتوگۆکەمان دەست بکە هۆکاری ئەو بارودۆخە چییە و بۆچی باشوور بەم دۆخەی ئێستا گەشتووە بۆ مەترسیەوەی هەیە کە ئێمە جارێکی دیکە بگەڕێنەوە چوارچێوەی یەکەم یا لە ڕاستیدا ئێستا وای لێ هاتووەتەن مەترسیش نییە لە چوارچێوەی یەکەم دای جارشکە سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی ستێرک لە ڕاستیە بارودۆخی باشووری کوردستان ئەم هەڵومەرجی ئێستا ئەمەتیاژین پێم وایە قەدەر نەبوو ئەمەی ئێستاتیا دەژین نەتیجەی کەڵەکەبوونی ینی هەڵەکانی ڕابردووە کە بە دەرئەنجامە ئێمە لە هەڵومەرجێکا دەژین ئێستا باشووری کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران دەبێتەوە و لای خەڵک ینی معروفە لە ڕاستیە کە ئێمە ڕوبەڕووی قەیرانی سیاسی دەبینەوە ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری دەبینەوە و بە شێوەیەکی گشتی خەڵک جۆرێک لە ناومێدی هەیە و غیابی متمانەیەکی زۆر هەیە لە مابینی خەڵک بەرامبەر بەو شێوازە لە بەڕێوەبردنە ئەم بارودۆخە جۆی لە جۆرەکان دەرئەنجامی ئەو سیاسەتانەیە کە لە ماوەی ڕابردوو پەیڕۆکرا دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستیە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن ئێستا هەرێمی کوردستان ئیشکالێتی بەڕێوەبردننی دەسەڵاتی هەیە لە ماوەی ئەو ینی نزیکەی ئەم 30 ساڵە لە هەرێمی کوردستان تا بە ئێستا ئێمە دەتوانین بڵێن شتێکمان نییە ناوی ئەوەی پێ بوترێ حکوومەت و دەسەڵاتەکان لە ڕاستیە هێز هەیە هێز لە ڕاستیە ئەوەی هەیە یعنی فۆرمە لە جەوهرە ئێمە لە باشووری کوردستانە هێزمان هەیە بەڵام دەسەڵاتمان نییە یعنی بەو مانایی کە شتێکمان نییە ناوی ئەوەی پێ بوترێ هێزی حکوومەت دەسەڵاتەکان و شتێکە لە ڕێگای خەڵکەوە شەرعیەتی پێ ببەخشرێەوە ئەمە ڕۆڵی هەبێ لە کۆمەلگا ئەمە وای کردو لە ڕاستیە بە بەردەوام ئەم هێزەش لە نێوان دوو زۆنە دابەش بووە و دەرئەنجامی ئەوە وای کردووە کە ئێمە سیرەکەین ئێستا لە چه هەڵومەرجێکین ئەگەر سیر بکەین ئێمە بگەڕێنەوە لە ڕووی سیاسیەوە دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستی لە دۆخێکی خراپدایە و لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە قەیرانێکی خۆڵی سیاسیدا بوو تا کارگەویشتەوەی دام و دەستگاکان بە شێوەیەکی گشتی پەچی بکەوێ و لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری دەبێتەوە کە ئەمە پەیوەندی بە سیاساتی حکوومەتەوە لە ڕاستی دەکرێت دواتر بە فراوانی قسەی لەسەر بکەین لە ڕووی ماف و ئازادیەکانیشەوە سەگەر یەکێک گوێی لێبێ بەڕێزت دەڵێ حکوومەتمان نەبوو بەڵام ئەمە حکوومەتمان نەبوو دام و دەستگامان هەبووە پەرلەمانمان هەبووە ئەنجومەنی یاساییشمان هەبوو وەزارەتەکان هەبوون چوزانم سەرۆکایەتی هەرێممان تا ماوەیەک پێش ئێستاژە بوو ینی ئەمانە ناخرێنە چوارچەوەی دەسەڵاتەوە سیستەمەوە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەوەی جەنابەت باست کرد ئێمە دەتوانین بڵێن لە ڕاستیە لە ئاستی فۆرمە ئەوانە هەمووی بوونیان هەیە بەڵام لە جەوهرە ئەوەی کە ڕۆڵ دەبێنێ دوو هێزی سیاسی هەیە لە کوردستانە احتیکاری تەواوی ژیانی زەواچی و دەستیان خستۆتە ناو هەموو ئەو موئەسەساتانی کە یان ئەو دەسەڵاتانی کە جەنابەت باست کرد لە پەرلەمانەوە بگرە لە حکوومەتەوە لە دادوەریەوە و تا باقی بەشەکانی تر ئەمە وای کردووە لە ڕاستیە ئێمە بە نەتیجە ئەمڕۆ ڕوبەڕووی حاڵەتێک ببینەوە کەس بە تێگەیشتنی زۆر مەترسیدارە ئەمڕۆ دەسەڵاتێکی بەهێزت هەیە
و کۆمەلگایەکی زەعیفت هەیە. تەمان ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر گەشەکردنی واقعی ژیان بە شێوەیەکی گشتی. تەمان ئەمە لە ڕاستی ئیشکالەتێکی بنیێوی هەیە. یەکێک لە ئیشکالەتە بنیێویەکان کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت جۆری سیستەمە ئابوووریەکەیەتی کە اقتصادێکی ڕێعی بەرخۆری هەیە. زۆر جار ئەم قسەی ڕاستە بۆ ئەم وڵاتانە دەڵێ ئەنەفد وەلدیموقراتیە زددا نایەشتەمەعان. کاتێک کە دەسەڵاتێکت هەیە ئەم دەسەڵاتە عسکەری بەدەستە، قانونی بەدەستە و اقتصادیشی بەدەستە و لە ڕاستی لەم ڕێگایەوە کۆمەلگایەکی زەعیفی یعنی کۆمەلگایەکی پارچەمانەیە لە ڕاستیە ئەم بە نەتیجە دەسەڵاتێکی بەهێز کۆمەلگایەکی زەعیف دەسەڵاتەکەش حزب بەڕێوەی دەبا بێگومان و حزب حکوومەتە دەوڵەتە سیستەمە بەداخەوە. باش باس دە بارودۆخی ئابووری کردیان و قەیرانە ئابووریەی هەیە گەڕانتەوە بۆەوەی کە ئەم پارتە دەسەڵاتدارانە لە دوو زۆن دەسەڵاتیان بۆ خۆیان مۆنۆپۆل کردو خستویانەتە ژێڕ کێفی خۆیانەوە ئابووریەکیش کە هەیە بە مەرج بەشی خەڵک دەدەن یان ئەوەی کە دەنگم پێدەدەی لەگەڵم دەبی بەشت دەدەم دەنگیشم پێ نادەی لەگەڵم نابی یا دژم دەوەستیتەوە نانبراوت دەکەم دەتخەمە دەرەوەی سیستەمە ئابوووریەکەی ئەو دوو حزبەوە. چارەسەرکردنی ئەمە زەحمەت نییە لە ئێستادا بەم شێوازەی کە هەیە حزب و لایەنە سیاسەکانی دیکەش بە حزبی شوێعیشەوە دەنگێکی زۆر کارا و جددی نین لە مەیدانەکەدا بتوانن ڕوبەڕووی ئەم دوو دەسەڵاتە زلە ببنەوە چونکە بە دەرەنجام ئێمە دەینەوە دیسان سەر مەسەلە ئابوووریەکە ئەگەر لە ئابووری لە ژێر دەستی ئەم دوو حزبە دەرنێت کەوا بوو کۆمەڵگەش گرێدراوی ئەوانە ناتوانین کۆمەلگاکەش ڕزگار بکەین بۆ ڕزگارکردنی کۆمەڵگە هەروە ئابوووریەکەش لە دەستی ئەم دوو دەسەڵاتە پێ دوایە چ ڕێکارێک بگیرێتە بەر. پرسیارێکی گرنگە بە تێگەیشتنی منەوە دەکەی لێرە زیاتر بوەستین لەسەر یعنی ئیشکالەتی با بڵێن شێوە مامەڵەیە کە لەگەڵ ئەوەی پێدەوترێ سیاسەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان وەلەوە قسە لەسەر بکەین لە قسەس لەسەرەوە بکەین کە هەڵوێستی لایەنە سیاسیەکان و ئایا مەخرەجی چارەسەری ئەم دۆخە لە چیە لە باشووری کوردستان. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە تا بە ئێستا یعنی جوتیارێکیش بێنە کە قسە دەکە خەڵک بێنە کە باز لەوە دەکە ئەم سیاسەتە شتێک نییە کە یعنی سیاستێک بێت تەنمی تێدابێ و گەشە پێدانی تێدابێ و بیناکردنی تێدابێ لە ڕاستیە سیاستێکە بەجێ لە جۆرەکان کە هەوڵ درا بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردوو زۆر بە ڕەکەزی حکوومەتی هەرێمی کوردستان چوە ژێرباری ڕێککەوتنێک لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی لە چوارچێوەی تەبەنیکردنی سیاسەتی نیلوبرالیزمی ئابووری و لەگەڵ زلهێزانی دنیا کە ئێستا بە کۆنۆلیالیشی ینی جۆرێک لە ئیمپرالیزمێکی تازەی جیهانی لە ڕاستیە ناو دەبرێت کە ئەمە وای کرد ئەم سیاسەتە کە جەوهرەکەی ئێمە لە ڕاستیە چالاکی زۆر دژی ئەمە کراوە بڵاوکراوەی زۆریش لەسەرمە بڵاو کرایەوە جەوهرەکەی ئەوەیە کە ئێستاش دەیبینین ئەم سیاستەوە لە هەموو وڵاتانی دنیا سیاسەتی نیلوبرالیزمی سەرمایه‌داری شکستێناوە کە جەوهرەکەی ئەوەیە زۆرینەیەکی هەژار دروستەکە و کەمینەیەکی دەوڵەمەند دروستەکاتن و حکوومەت لە بەردەم ئەو وەزیفانەی کە وەزیفەی حکوومەتە لە ڕاستیە ڕۆژ بە دوای ڕۆژ ئەو وەزیفەی لەسەر خۆی نامینە ئەگەر بەدیقەت سیر بکەیت لەم 3 ساڵی ڕابردووە باز بە شێوەیەکی زۆر زیادی کردووە زەرائیب زیادی کردووە لە بەرامبەر ئەوە بە ئەم سیاسەتی تەعاملکردن لەگە بانکی دووەلی بریتی بۆ لەوەی کە کەرتە گشتیەکان کە مڵکی گشتین مڵکی ئەم دوو دەسەڵاتنی ڕاستیە هەڕاست کرا کە مڵکی گشتی بودرا بە کەرتی تایبەت و هەمومان باشە زانی کەرتی دابێت لە کوردستانە کەرتی تایبەت چێ لە کوردستانە کەرتی تایبەت کەرتی بەشی زۆری لەلایەن دوو حزب دەسەڵاتداری احتیکار کراوە کەرتی حزبیە لە ڕاستیە ئەمە وای کرد لە بەرامبەر ئەوە خاڵی لە دوای باجەکە مەسلەی ئەم خەسخەسەیە بوو و لە خاڵی سێم ئەوە بوو کە ئەو وەزیفانی حکوومەت ئەو خەدەماتەنەی دەیدا حکوومەت لە ئاو لە کارەبە هەموو ئەوانشی گران کرد لە ڕاستیە بەپێ ئەو داتان کاتێکدا بوو کە موچەش بڕاوە ئەم ساڵیشتا ئەم ئێستا کە من و تۆ قسە دەکەین 3 موچە هێشتا نادرێ ینی تا کۆتایی ساڵ مەسلەی موچە و مەسلەی باردۆخی خانشینان ئەویش بەشێک بوو کاتێک کە حکوومەت خەدەمات کەم دەکاتەوە تەمانەوە بەشێک بوو لەو سیاسەتە لە ڕاستی پەیوەندی بەوە نەبوو نرخی نەوت دابەزیەوە و پەیوەندی بەوە یاریمی کوردستان تووشی قەیرانی دارایی ئەوە بەخۆی مە باشە زانین پێشتر ئەمە بیانەوەکە بۆ یاریمی کوردستان لە شەڕی داعش یاریمی کوردستان
نرخی نەوت بەرز بۆ تۆ ئێستا هیچێک لەوانە نەماوە بەڵام بەپێی ئەو ڕێکەوتنامە کە بەداخەوە کەمتری قسەی لەسەرکرا لە کوردستانە ئەمانە هەموو لەسەر حکوومەت یاریمی کوردستان فڕست کرا دەبوو ئەو پارەی ئەو خەدەماتی کە بۆ خەڵکی کوردستان دەیداتن و بودجەی تەشغیلی بە تایبەتیەوەی بۆ موچە دەبێ یەکێک لە مەرجەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی و نەقدی نێودەوڵەتی ئەوە بوو کە ئەمانە کەم بکاتەوە ئەمە وای کرد ئێستا تو ڕوبەڕووی دۆخێک بین لە ڕاستیە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە لە 120 بۆ 180 لە ناو ڕەگەزی بە تایبەتی لە ناو ڕەگەزی مێ ئەم ڕێژێ زۆر بەرز بۆتەوە لە 125 بۆ 180 لە ڕاستیە لەو لەلایەکی ترا ڕێژەی هەژاری بەداخەوە لە بەرزبوونەوەدایە و مهمشین لە کۆمەلگایە لە حاڵەتێکی ترایە لەم دۆخە ئەگەر ئێمە سیر بکەین ئەم هەڵ و مەرجە لە ڕاستیە ئێمە باشە زانین ئەم هەڵ و مەرجە دەرئەنجامە بۆیە ئەوەی جەنابەت وتت هەڵوێستی لایەنە سیاسیەکان ئێمە وەکو حزبی شوعی کوردستان بەپێی تێگەیشتنی خۆمان بە تایبەتی لە دوای کۆنگرا کە ئێمە باز لەوە دەکەین ئەم دەسەڵاتێک نییە توانیوێتی چارەسەری قەیرانەکان بکە وەک لە ئەنجامی کەڵەکەبوونی یەک لە دواییەکی کێشەکان ئەرێمی کوردستان بۆ دۆخە گەویشت و لەوێ ئێمە لە ڕاستی بەپێی منهەجی بیرکردنەوەی خۆمان شوناسی دەسەڵاتمان دیاری کردو دەڵێن ئەم دەسەڵاتێکی بورژوای مشەخۆری تابعە برژوایە بۆ مانایی کە نوێنەراتی چینێکی دیاریکراوەکە و تابعی ناوەندی سەرمایهداری نێودەوڵەتیە کەم ئیتیفاقی لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی کرد درێژکراوەی هەمان ئەو تەبعیەتەیە کە هەیەی لە ڕاستیە ئێمە ئەعلانی ئەوەمان کرد کە بە هیچ شێوێک بەشداری حکوومەتی داهاتوی یاریمی کوردستان ناکەین و ئێمە وەکو هێزێکی چەپی بەرهەڵستکار لە یاریمی کوردستانە ئێمە لە ماوەی 4 ساڵی داهاتوو لە داهاتووە بە شێوەیەکی گشتی کار دەکەین هەڵبەتە ئەمە تەنیا ئەعلانێک نییە ئیشی ئێمە لەوە کورد بێتەوە پەرلەمانتارەکەمان لە پەرلەمان دژی پرۆژەیەک دەنگ بدا و مووقی وەرەگرێ ئەمە لە ڕاستیە پاکێجێکی گەورەیە پرۆژەیەکی مشتەماعیە چۆن ئەم پرۆژێ ئێمە بیرمان کردوتەوە بە جەماوەری بکەین و فاکتەری کۆمەڵایەتی لەگەڵ هەڵبەتە بۆەوەی کە بە جەماوەری بکرێ و حەزب و لایەنێکی دیکەش قەنەعات پێ بکەن بێنە سەرڕای ئەو پرۆژەی بەڕێستان لەگەڵێوا پێکەوە ئۆپۆزیسیۆن بن بەڵام زۆر کەسیش پێیان وایە حزبی شوێعی زۆر درەنکەوتوە ینی لە 27 ساڵی ڕابردوودا حزبی شوێعی دەڵێن هەڵوێستی نەبووە بەرامبەر بە دەسەڵات بەخۆشی لە دەسەڵاتدا بووە ئێستا چی گۆڕاوە حزبی شوێعی بەم شێوەیە دەبێتە ئۆپۆزیسیۆن ئەوەی کە لای ئێمە هەڵوێست وەردەگرێ هەڵوێست وەرگرتنی ئێمە لە ڕاستیە هەڵوێستێک نییە لە ئەنجامی بەرامبەر بە یعنی بە شخصە نەکردنی کابینەیەک بێ یان کێشەیەک بێ ئێمە پێش ئەوە لە ڕاستیە پێشتر جۆرێک لە سیاسەتی حکوومەت ئەگەر بە لە ئاسی شکلی باە باز لە جۆرێک لە پەرەپێدانی بەردەوام دەکرات تەنوێی مستەدامە دەکرات لە 2 ساڵی ڕابردوو و بە تایبەتی ئێمە ئەمە پەیوەندی بە دوو هۆکاری لە ڕاستیە گرینگەوە بوو دوایین کۆنگری حزبی شوعی کوردستان کە ئەم کۆنگرێ لە ڕاستیە دەتوانین بڵێن بە جۆرێک لە کۆنگری نوێبوونەوە و جۆرێک سەر لە نوێداڕشتنەوەی دیدێکتر بۆ ئەم دۆخە کە باسم کرد ئێمە بەم جۆرە باسمان لە دەسەڵات کردووە خاڵی دوم پەیوەندی بە واقعەوەیە واقعەکەەوە بوو کە ئەم دوو هێزە لە کوردستانە لە ڕاستیە شتێکیان نێشتەوە کە منفەسێکە بێ بەوەی تو بتوانی کاری لەسەر بکەیت هەڵبەتە ئەم تێگەیشتنە ڕاستەوە ڕەنگار بەشێک لەو ڕەخنانش لە جێگای خۆی بێ کە حزبی شوعی کوردستان لە ماوەی ڕابردوو نەدەبوو بەشداری کابینەکانی بکرد بە ئەمە لە ڕاستیە یعنی ئەم ڕخنین لە ڕاستی لە جێگای خۆیەتی بۆی پێم وایە لە داهاتووە و ئێمە ئەزمموی ئۆپۆزیسیۆنی شوانەیە لە کوردستانە بەڵام ئۆپۆزیسیۆن لای ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنێکی چەپ لە ڕاستی دیدێکی جیاوازە ئەو پرۆژەی ئێمە بەقەدەوەی دروستکردنی ئومێدا لە ڕاستیە پرۆژەیەکی سەتحی پۆپۆلیستی پرۆژەیەک نییە کە تەنیا ئیش لەسەر وروژاندن بکەوە دەکرێت ئێمە قسە و باسی زیاتر لەم بارەیەوە بکەین چۆن دەتوانن ئەمە بەکردەیی بکەن بیبەنە ناو جەماوەرەوە پارت و لایەنی دیکەش ئەڵبەتە پارتی چەبن پارتی دیموکراتن هێزگە لێگەن باوەڕیان بە دیموکراسی هەیە باوەڕیان وەکو ئێوە وەکو حزبی شوێعی هەیە کە دەبێ ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە شکست خواردووی پارتی و یەکێتی ببنەوە چی دەکەن بە شێوازێک کار دەکەن هەواڵ هەندرێن لە ڕاستیە هێڵە گشتیەکانی ینی پرۆژەی چەپێکی بەرهەڵستیکار لە کوردستانی هێڵە گشتەکان دەتوانم لە 4 خاڵە
بە کورتی باسی بکەم لە ئاستێکە بریتە لە خستنە ڕوو ڕوبەڕووبوونەوەی ئەو سیاسەتە نیولوبرالیزمی کە حکوومەت یاریمی کوردستان هەیەی کە ئەمە ڕۆژانە لەسەر سلوکی حکوومەت و ڕۆژانە بەرژیانی هاوڵاتیان دەکەوێت ئێمە پێشتر باسمان کرد و ئێستا هاوڵاتی ڕاستەخۆ لەمسی ئەم سیاسەتە کاتێ باجی لەسەر زیاد دەبێت کاتێ موچەی نادرێ کاتێ پراوێز دەخرێ کاتێ ڕۆژانە ڕوبەڕووی VIP ئەکرێتەوە بەش تایبەت هەموو ئەوانە لە ئەمە ینی ئەمە پرۆژەیەکە کە بەمە شکلە تەعامیلەکە لە ئاستی ئەمە لە ئاستا ئابوووریەکەی وە لە پاڵ ئەوە لە ڕاستیە ئێمە بەمان خستۆتە ڕوو دەبێ ئابوووریەکە بێ دەبێ ئەم ئابووری لە ڕاستیە لەم مەرحلەیە ئێمە باز دەکەین ئەگەنا پرۆژەی ئێمە لە ڕاستیە پرۆژەی حزبی شوعی کوردستان ئێمە باز لە دەوڵەتی ئیشتراکی دەکەن و باز لە بیناکردنی سۆسیالزم بکەین ئەمە ڕەنگە بۆ داهاتوو کۆمەڵێک بنەمایی تر بێ لە ئاستی نیشتیمانی قسە بکەین ئێمە پێم وایە ئەمڕۆ جگە لە ئەرچی هێزێکی چەپێکی بەڵارەسکار کۆمەڵێک ئەرچی نیشتیمانی لەسەر ئێمە و چەپەکان و دیموکرات خوازەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و خەڵکی ئازادی خوازانەیە کە ئەویش تەواوکردنی ئەم خۆناغەیە بەداخەوە ئێستا خەڵکی کوردستان و لە هەر چوار پارتی کوردستان چەسانەوەیکی نەتەوایەتی لەسەر بەوەی هەویی نەتەوەیەوە ئێمە دەسەوسێندرێنەوە و ئەمەش لە بەرامبەر ئەوە هێز بەناو ناسیۆنالیستەکان ئەوان لەوەشە لە ڕاستی سەرکەوتنی ئەمە دەست نێنە و نەیانتوانی ئەو پرۆژێت تەواوکەن بۆیە ئەرچی تەواوکردنی خۆناغی ڕزگاری نیشتیمانی یەکێکی ترە لەم ئەرکانی کە دەکرێتە سەر ئەرچی چەپ ئەمە ڕەنگە ئەم ئەرکە دەبێت لە ڕاستی ئاماژە بۆ بکەین وەزیفەی چەپ لە ڕۆژهەڵاتە جیاوازە لە ڕۆژ ئاوایە هەندێک وەزیفە لە ڕۆژهەڵاتە دەکەوێتە سەرچەپ کە لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوایە دەمێکە چەپ ینی ئەم خۆناغا کۆمەلگا تێپەڕاندووەوە لە هەڵومەرجێکی ترە ڕەنگە لەوێ سراعەکە تەنیا سراعێکی ڕاستەوخۆ چینایەتی بێ بەڵام لە پاڵ ئەوە ئەمڕۆ چەپ ئەرچی تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەرچی بە دیموکراتیکردنی کۆمەلگا و ئازادیە گشتەکان کە لە پاڵەوە ئەمڕۆ باردۆخی وەزعیان چۆنە مەسەلەی بەستیکۆلاریکردن و بە علمانیکردنی دەسەڵاتێکە کە بتوانێت لە ئازادیەکەشانی تا ڕادەیەک نییە بێلایەن بێ ئەمانی تێپەڕاندووە هەموو ئەوانە لە ڕاستیە لە خاڵێکی ترە ئێمە کاری ئێمە تەنیا چەپێک نین وەکو ئەم دیدەنی و لیبراڵی هەیە کە بەداخەوە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە پێی دەوترا ئۆپۆزیسیۆن بە هەمان مۆدلی حزبی دەسەڵاتدار سیاسەتی دەکرد بە چ مۆدلێک ئەو کاری حزبی سیاسی کورد دەکردو لە کاری پەرلەمانی پرۆژەکەی ئێمە تەنیا پێشەوەی هەڵوێز ینی پرۆژەیەک بێت کە لە پەرلەمانە بە کەسێک بە دوو کەس بە چوار کەس ئێمە هەڵوێز وەربگرین پرۆژەیە کە لە ڕاستیە سەپۆرتکردنی ئەو ناڕەزایەتیە کۆمەڵایەتیە کە واقعەکە دروست کردیوە کە واقعی پارتی وێشێتی و ئەم دەسەڵاتە دروستی کردووە و بە جۆری لە جۆرەکان چۆن ئێمە دامی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی دەکەین کە لە کوردستانە دەمێکە دەستی پێ کردووە ئێمە ڕاستەخۆ خەباتی جەماوەری یەکێکە لە ڕوکنە گرنگەکانی لە ڕاستیە پرۆژەی چەپ دەمێ ئاماژە بۆ بکەم ئەمە هەنگاوێکە لە ڕاستی هەنگاوێکی سەرەتایە و کاری زۆری دەوێت بە تێگەیشتنی ئێمە لە داهاتووە لە کوردستانە دەبێت منملانەکە بەم ئاستە بێ منملانێ لە بەرامبەر چەپ و ڕاستایە ڕاست بە هەموو مانایەکی لە ئاستی مەسەلە نیشتیمانیەکان لە ئاسی سیاسەتی ئابووری لە ئارسی ئازادیەکان شکستی هێنا و ئەمڕۆ لە ڕاستیە دەبێت چەپ وەکو بەدیل خۆی تەرح بکە ئومێدێک بۆ کۆمەلگا دروست بکاتن کە ئێمە لە ئەوروپا ژوایە سەر ڕای هەمووی ئەوەی کە دەنگۆ هەیە ڕازدڕەوەکان لە هەڵکشاندان بەڵام دیسان دەبینی پارتە چەپەکان دەنگیان ڕۆژ بەڕۆژ زیاتر دەکات بزوتنەوە جەماوەریە چەپەکان ئەوەی کە لە فەڕەنسا و لە ئەمڕۆ لە بەلجیکا بەڕێزی شت بینیت بەڕێستان نزیکەی ساعت و نیوەک زیاتر دواکەوتن لەبەر چی لەبەرەوەی کە هێلک زەردەکان چالاکیەکی بەرفراوانیان لە بەلجیکا هەیە ینی دەکرێت ئەم ئەزمونەی ئێرە ببرێتەوە ئەوێ یا ئێرە دەسەڵاتەکەی شێوازێکی ترە گوێ لە داخوازی جەماوەر دەکرێت بەڵام لەوێت ئێمە نمونەی زۆرمانەیە لە هەفتەی شوباتەوە بگرێت تا ئێستا خەڵک بە شێوازی جۆرا و جۆر ناڕازین بەڵام کەس گویان لێ ناگیرێت بۆی کە گوێ لە داخوازی جەماوەر بگیرێ بۆی کە جەماوەر بێتە خاوەنی ڕاستەقینەی بڕیاردان لە دەسەڵاتی باشووری کوردستاندا ڕێکارەکان چین بە پێی ئەزمموی ئێوە حزبی شوێی کە حزبێکی دێرینن درێژبووی حزبی شوێی عێراقیشن کە دەیان ساڵ تەمەنتانەیە چۆن دەتوانین ئێمە ئەم ئەزمموی لە ئەوروپا هەیە وەزمموی لای خۆشمان هەیە پێکەوە گرەی بینەوە چەپ ئیتر ببێتە داینەمۆی چاکسازی و بەڕێوەبردننی کۆمەلگا مەسلەیەکی گرنگە دووەژاند ئێستا لە بەشەیەکی گشتی ئەم ئەوەی لە باشووری کوردستان دەگوزارێ
دابڕاو نییە لە ڕاستیە لەو قەیرانەی کە سیاسەتی ڕاستڕەوی لەسەر ئاستە گردونیەکە کە بە دوای خۆیان شەڕ پیسبوونی ژینگە هەڵکشانی ڕاسیزم و مەسلەی پەراوێز خستنی کۆمەلگا زیادبوونی پەراوێزخراوەکان دابەزینی بیمە کۆمەڵایەتیەکان ئەگە سری سیاسەتی ترامپ بکەیت تەبعا لە بەرامبەرەوە ئێمە چییە بینین هەڵکشانی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان دەبین ئەوەی لە فەڕەنسا هەیە و ئەوەی ئەمڕۆ لە بەلجیکا بینیمان و ئەوەی لە باشووری کوردستان بە ئاستی زۆرا زۆرە دەبیندرێ من پێم وایە هەر هەمووی بە جۆرێ لە جۆرەکان سەرڕای ڕەنگە خصوصیاتی خۆیە بێ بەڵام بۆعدێکی گرنگی هەیە شەڕکردنە لە بەرامبەر ئەوەی کە پێمان وایە دنیایەکی تر ئەگەری هەیە دنیایەکی تر ممکنە عالم الآخر ممکنە بە تێگەیشتنی ئێمە ئەمە لەوە نهاتوە تەنیا تەسەوڕێک وابێ ئێمە یعنی لەو منطلقەوە قسە بکەین پێمان وابێ یعنی ئەمە حاڵەتێکی پێشتر ڕەچەتەیەکمان حاضر کرد بێ لە ئەرزی واقعا سیاسەتی ڕازڕەوی و ئەحزاب ڕازڕەوەکان لە هەموو دنیا لە ڕاستیە تووشی شکستی گەورە بوونە جگە لە نەهامەتی ستریان بە کۆمەلگا نێناوە هەموو ئەو دەستکەوتانەی کەچە و خەڵکی ئازادی خواست سندیکاکانی کرێکاران بەدەستیانێنا لە بیمە کۆمەڵایەتیەکان لە مەسلەی ماف و ئازادیەکان خەباتی چە بەدەستیێنا ئەمڕۆ بە جۆری لە زۆرەکان کە لە ماوەی ڕابردوو چەب لە جۆی یعنی دەتوانین بڵێن لە شوێنێکا وەستا بوو ئەمانە پاشەکشەی کرد تو ئەگە دیقەت بدەیت لە هەر کۆمەلگایەکە چەب پاشەکشە بکە ئەمە تەنیا چەب نییە پاشەکشە دەکا لەگەڵ ئەوە ماف و ئازادیەکان پاشەکشە دەکاتن لە بەرامبەرەوە مافی مرۆڤ لێ دەدرێ مەسەلەی ژن دەچێتە دواوە لە بەرامبەر ئەوە ڕاسیزم ینی گەشە دەکاتن ینی ڕەتفعلێک بەرامبەر کۆچبەران دروستە بێ ژینگە پیس دەبێ شەڕ دروست دەبێ قەیران دروست دەبێ ئەم عادلێ ئەوە بۆیە پرۆژەی چەپ پرۆژەی تەنیا حزبی شوعی نییە و پرۆژەی کەسێک و دوو کەسنی لە ڕاستیە چەپ بۆ خۆی پرۆژەیەکی مجتەماعیە و ئەوەی ئەمڕۆ ئێمە پێی گەویشتین دابڕاونی لە سوودوەرگرتنمان لەو تێکۆشانی مرۆڤایەتی و تێکۆشانی چەپ لە دنیاە لە ڕاستیە و ئەوەی ئێستا لە ئەمریکای لاتینا دەکرێت ئەوەی ئێستا لە فەڕەنسا دەکرێت بەڕوونی یعنی شەقی زلەیەکی گەورەیە لە بنجەی سیستەمی سەرمایه‌داری پێت دەڵێ ئەمڕۆ ئەمە سیستەمی دیموکراسی لە سیستەمی سەرمایه‌داری کورد دەکرێتەوە لە تەنیا لە دیموکراسەتی سیاسی لە 4 ساڵ جارێک هەڵبژاردنیش بەم دۆخەی کە دەبینین بەڕێوە دەچی ئەمە مشارەکەی سیاسی نییە بەڵام ئەمان چەپی تەقلیدی کلاسیکیان تێپەڕاندۆ پێ دوایە حزبی شوعی توانی بێتی ئەو چەپە کۆنە ئەوەی سەردەمی پێی دەوترێت سۆڤیەت تێیپەڕاند بێت توانی بێتی خۆی نوێ بکاتەوە بە گوێرەی چەپی ئەمڕۆ ئەڵبەتە چەپی ئەمڕۆ مەبەستم لەوەیە کە هەندێک چەمک و ڕێبازی نوێ هەن کە لە چەپەکۆنەکاندا نەبوون هەم لە ڕووی کۆمەڵایەتی ئاینی جواکی ئەوانە ئابووری تەنانەت مەسلەی سەرمایە ژن منداڵ چوزانم ڕوبەڕووبوونەوەی تندوتیژیەکان هەندێشتی نوێیان پێ ئەم چەپان حزبی شوعی تا چەندە خۆی نوێ کردوتەوە لەو چوارچەوەی بە تێگەیشتنی من ئێمە کە لە ینی تێگەشتی ئێمە دەڵێن کە حزبی شوعی حزبی کرێکاران و جوتیاران و خەڵکی ڕەنزەرانی بیر و بازووە و لە منتەڵەقی فکری مارکسیەوە ئێمە خوێندنەوە بۆ دیاردەکان دەکەین و بە پرۆژەی خۆمان تەرحەکەین جەوهەری فکری مارکسی جەوهەرێکی نەقدی جەوهەرێکی دیالکتیشی بە بەردەوام لە نوێبوونەوەدایە و هەموو ئێستا ئەم تێگەیشتنانەی لەسەر چەپ دەکرێت لە ڕاستیە قابل بە مناقەشەیە کە هێزی سیاسی چۆن دەتوانێت خۆی تازە بکاتەوە بەدیدی ئێمە هێزی سیاسی مقدەس نییە حزبی سیاسی پارتی سیاسی تەنیا وەسیلەیە بۆ داکۆچیکردن لە خەڵک و وەسیلەیە حزبی تەڵیعەیە لە ڕاستیە حزبی پێشڕە و حزبی داکۆچیکردنە لە خەڵکی زەحمەتکێش هەڵبەتە هەر کاتێک ئێمە لە ماوەی ڕابردوو کە لە یۆنان کۆبنەوەی چەند ڕۆژی ڕابردوو کۆبنەوەی پارتە کۆمەنیستەکان هەبوو هاوڕێیانی ئێمە بەشدار بوون یەکێ لە بابەتە سکرتێری حزب و هاوڕێکی ترمان بەشدار بوو لە ڕاستیە یەکێ لە بابەتە هەرە گرنگەکان ئەوە بوو کە قسە لەسەر هێزی چینی کرێکاری تازە کە دەرئەنجامی لێککەوتەی سیستەمی سەرمایه‌داری ئەو ئەم تەکنۆلۆژیای تازەیە و کاریگەری و لێکەوتەکانی سیاسەتی نیۆلیبرالیزمی نوێ و مەسلەی مخاوفەکانی گەشەسەندنی پۆپۆلیزمی ڕاستڕە و لە کۆمەلگا
و چۆن بتوانێت چەب لە بەرامبەر ئەوانە خۆی تازە بکاتەوە بۆی بەڕێزت باست کردێمە لە ماوەی ڕابردووشە لە ڕاستیە کۆبنەوەمان لەگەڵ چەندین لە پارتە چەپەکانی باشووری کوردستان هەبوو و کۆبنەوە و دیدا لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەبێ لەگەڵ کەسایەتیەکان دەبێ ئەم پرۆژێ لای ئێمە و ئێمە لە ڕاستی کاتی خۆشی کە پرۆژەمان تەقدیمی پەرلەمان کردووە زۆربەی جەربەناوی حزبی شوعی تەقدیممان نەکردووە پرۆژەمان تەقدیم کردووە گرنگ لای ئێمە بۆ پرۆژەکە بڕواتن ئێمە چۆن دەتوانین یەکێ لە وەزیفە گرنگەکانی ئەوەی چەب ئەوەیە کە گۆڕانکاری کۆمەڵایەتی لە کۆمەلگا بکە لە ڕێگای ئەو هێزانەی کە فاکترن بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی هەڵبەتە ئێمە تێژەکەین ئێمە لە قۆناغێک لە قۆناغەکانە بەشێک لە هێزە کۆمەڵایەتیەکان دێن لەگەڵمان بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی بەڵام لە شوێنەکە دەوەستن بەڵام هێزی زیاتری چەپەیە و هەڵبەتە ئێمەگە قسە لەگەر لە چەپێکی مارکسی بکەین بە تێگەیشتن من ئەو زیاتر لەگەڵت دێ ئەو دێ لەگەڵ بەردەوام دەبێ و پێشەوە ئەگە بیرمان بێ ئێمە لەگە چەپەکان ئەزمونێکمان نەبوو بۆ مەسلەی خانەنشینان حملەیەکی زۆرمان کرد و خۆپیشاندان و ناڕەزایەتیی هەموو ئەوانە ئەزمونن بە تێگەیشتنی ئێمە بەوەی چەپ بتوانێت زیاتر هەڵبەتە من مەبەستم چی بوو لە ئەزمون وەرگرتن لەم خۆپیشاندانانەی پاریس فەڕەنسا بە تایبەتی و بەلجیکا هەڵبەتە لە پەڕیوەتەوە هۆڵەنداش ئەم خۆپیشاندانانە دەریان خست دەتوانرێت کاریگەری لەسەر حکوومەت ڕاستەوخۆ دابنی پێویستت بە پەرلەمان نییە ڕاستەوخۆ ئەو بڕیارانەی کە دەدرێن لە شقامەوە دەدرێن ئیتر تۆ پێویستت بەوە نییە بۆ نمونە 50 پەرلەمانتار دەبێت بە تەمابی لەوێ پرۆژە پێشکەشکە یاخود لە ڕێگەی بۆ نمونە پەرلەمانتارێکی حزبی شوێیەوە کۆدەنگێک لە پەرلەماندا دروستکە ینی گرتنەدەستی شقام گرنگە ئێوە بەم ئاراستەیە لەمە دوا کار دەکەن یەکێ لەو ینی مناقەشانەی کە ئێمە هەمان بوو لە ماوەی ڕابردوو ئەمە پرسیارێکی لە ڕاستیە ینی پرسیارێکی تەواو ینی پرسیارێکی چەپانەیە بۆ مانایی کە ئەگەر ئێستا سیر بکەی سیاست لە کوردستانە و بە شێوشی گشتی لەسەر ئاستی ئەو وڵاتانی کە ئایدیای نیولبرال زاڵە کاری سیاسی کورد دەکاتەوە لە کاری پەرلەمانتاری و وەزیفەی حزبی سیاسی کورد دەبێت بە جۆرێک لە هینێک یعنی ئەوەی پێدەوترێت کیانی سیاسی هێزی سیاسی کیانی سیاسی نییە تەنیا بۆ خولێکی کاتی بۆ کۆی لە باشووری کوردستان ئێستا بۆتە مۆدل هەر لە پێش هەڵبژاردنە کیانیشی سیاسی دروستە بێ و دێ دەسێتە چێبڕشی هەڵبژاردن پێی وایە لە ناو پەرلەمانەوە دەتوانی بیگۆڕی ئەو نمونەی جەنابەت هێناوە پێشترێ من دوای نمونەی خۆپیشاندانەکانی هەولێر و دۆوەک و سلێمانیمان هەبووم پەرلەمان بە هەموو هێزی خۆی نەیتوانی بەسە حکومت فرز بکە دەستکاری پاشەکەوتی موچە بکە بەڵام ئەو دەنگەی کە لە جادە بوو داهاواری دەکرد نان کار ئازادی لە ماوەی هەفتەیەکە حکومەت هێنا سەرچۆک و کۆمەڵی گۆڕانکاری کرا نەک بەو مانایی کە ئەمە هەموو داواکاری بێ مەبەستمان لە چییە کە ئەوەی کە قەزیەکان یەکلای دەکاتەوە جەماوەرە بە نەتیجە و هەڵبەتە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە مابینی جادە و پەرلەمانی شەیە ئەگەر جادە بێهێز بێ ئەگەر کۆمەلگا ڕێک بخرێ ئەگەر ئێمە بتوانین بەو ئاراستەی باست کرد کە ڕاستەخۆ تێکۆشانی جەماوەری ئێمە و میکانزمە تازەکانی فێربین بێگومان دەبێتە پاڵپشتێکیش بۆ پەرلەمان ئەوەی ئێستا لە فەڕەنسا ڕوودەدا و ئەوەی ئێستا سەبر وڵاتانی ئەوروپا دەگرێتەوە یعنی شتێک نییە وا تەسەوەڕ بکەین لە خاڵێکەوە دروست بێ ئەمە دەرئەنجامی کەڵەکەبوونە و دەرئەنجامی ئەوەیە کە سیستەمی سەرمایه‌داری بە بەردەوام ڕوبەڕووی قەیران دەبێتەوە و قەیران دروستەکاتن لە بەرامبەرەوە هێزە کۆمەڵایەتیەکان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان فێری ئالیەتی تازەی تێکۆشانیش دەبنەوە لە ڕاستیە هەڵبەتە ئەوەی ئێستا و ئالێتە تازانە ئێستا قسە لە قسەیەکەیە کە چۆن دەتوانین ئێمە چەپێکمانەبی بە جۆرێشتر قسە بکاتن هەندێک خەڵک ناوی باس لەوە دەکا بۆ چەپی نوێ بۆ مۆدیلێکی تری تازەی کارکردن واقعی ژیان بە تێگەیشتنی ئێمە یعنی تاقیگەی ژیان لای ئێمە فلترە بۆ ئەوەی ئێمە بتوانین چۆن بیر بکەینەوە و ئەم واقعەوە لە ئێمە دەکا پێداچنەوە بە خۆمان بکەین و کاری زیاتر بکەین ڕەغمی ئەوەی کە ئێمە بوونی سیاساتی نیولبرال لەسەر ئاستی وڵاتانی دنیا و لە باشووری کوردستان دەبینین بەس لە ڕاستیە بەشداری نەکردنی نیوەی خەڵکی باشووری کوردستان هەڵبژارنەکانە بەشداری نەکردنی 160 خەڵکی عێراق لە هەڵبژارنەکانە ئەو نائومێدیی ئێستا لە خەڵکی ئەوروپایە لەم مۆدێلە نیولبرالیزمی سەرمایه‌داری کورتکردنەوەی سیاست لە هەڵبژاردن و لە کاری پەرلەمانتاری ئێستا تەنیا دەنگەکە چەپ نییە لە ڕاستیە چەپ ئەمڕۆ پێویستی بەوەیە جارشکە متمانە
دروست بکاتەوە پێویستی بێ لە ڕاستیە بە قەنەعاتەوە وەکو بەدیل خۆی تەرەح بکاتن و بەتی گەیشتنی من چەپ نەدەبێت چەپێک بێ بەداخەوە ئێمان دێجا دوو مۆدل لە چەپمانەیە چەپێکمانەیە چەپێکی پراگماتیکی بوو لە ماوەی ڕابردوو بەقەت ئەوەی دەست و پەنجەی نەرم بۆ لەگە دەسەڵات کار بکاتن چەپێکیشمان هەبوو بەردەوام خەریکیەوە بە دژی دەسەڵات کار بکاتن ئەوەی کە لەگەڵ دەسەڵات کاری کردو چەپەکە حەزبی شوێیشی دەمەوێت بڵێم ئەم دوو مۆدلە لە هەردوو حاڵەتەکە بە تێگەیشتی من مۆدلێکە هەڵەیە هەردوو مۆدل وازی لە کۆمەلگایەناوە چەپ دەبێت خەریکی بیناکردن بێ لە ناو کۆمەلگا لە ناو مجتەمەعە چەپ دەبێت خۆی بە خاوەنی کۆمەلگا بزانێ ئەگەر چەپ لەگە دەسەڵات کاری کرد و دژی دەسەڵات کاری کرد لە هەردوو حاڵەتەکە لە ڕاستیە کارکردنە مەشغوڵبوونە بە دەسەڵات و پشکردنە لە کۆمەڵ لە دەسەڵات و پشکردنە لە کۆمەلگا شوێی لە 27 ساڵی ڕابردوو ئەوەتان کرد پێم وایە ئەمە خوێندنەوەی لە ڕاستیە بەشێک لە خوێندنەوەی لەو تەبیرەی کە لە ماوەی ڕابردوو پێیان وابوو کە تەسەوڕێک وابوو هەڵبەتە ڕەنگە ئەگە ئێستاش هەڵسەنگاندن بکرێ بۆ ئەدای برادرانی ئێمە وەکو شەخص ڕەنگە باشترین ئەدایان هەبوو بێ بەڵام خوێندنەوەیەکە بوو کە ڕەنگە لەم بارودۆخە پێویست بێ لەگەڵیان ئیش بکرێ لە ناو چاکسازی بکرێ ئەمە هەڵبەسە یعنی تەسەوڕێکە بوو تەبیر هەبوو بۆ ئەم سیاسەتە بێ من بە تەسەوڕی من هەردوو مۆدێلەکە ئەوەی تووتت مەسەلەی پێداچوونەوە لە هەردوو حاڵەتەکە لە ڕاستیە چەپ دەبێت جارێشکە قسیقە بگەڕێتەوە بۆ کۆمەلگا و خەریکی مجتەمەع بێ هاوڕێیانمان ئێمە لە خانەقین و لەو ناوچانە خەریکی کاری هەرەوزین لە ڕاستیە کاتێ حکومەتێکی بەرپرسیارەت هەیە پشتی لە کۆمەلگایە قوتابخانە بۆ خەڵک دروستەکەن مستەشفا بۆ خەڵک دروستەکەن لە ڕێگەی کاری هەرەوزیەوە ئەمە دروستکردنی متمانی ڕاستەخۆیە بە خەڵک دەڵێتە خەڵک ئەوە نەتیزەی کاری هەرەوزی نەتیزەی کارکردن بە یەک ئەمە خەریکی بیناکردنەوە بوجەکەش دێنێت و زەویش پەیدا دەکا و کەرەستەکانیش پەیدا دەکا و هێزی کاریش پەیدا دەکا بە شێوازێکی ڕێکوپێک نەتیجە بەتە جێی دەستخۆشیە ئومێدێکی زۆر گەورە ئومێدێکی زۆر سەلام عەبدوڵڵا هاوڕێ سەلام عەبدوڵڵا ئومێدێکی زۆر گەورە دەکرێەوە بەرفراوانتر بێ هاوڕێندرێ ئەمە ئومێدێکی زۆر گەورە بە ئینسان بەخۆی بە توانای خۆی بە فکری خۆی کە چۆن دەسەڵات ڕەغمی ئەو هەموو پارەی بەدەستەوەیە نەوتی بەدەستەوەیە گومرجی بەدەستەوەیە کۆمەلگای واز لێناوە تو تەنیا لە ڕێگای میکانزمێک و کارکردنی مجتەمەعی هەرەوەزیانە فکری سوسیالیستی یعنی اجتماعی بوون فکرێکی لەناو کۆمەلگا کارکردن لە ڕاستیە زۆر باشە هاوڕێ مەوێ سەبارەت بە دیدی حزبی شوێی و جەنابیشتان بپرسم سەبارەت بە مەسەلەی زیاتر بە بنەماڵەییکردنی هەرەمەکانی دەسەڵات لە باشووری کوردستان وەکو دەزانن ئێستا ئاژانسی پاراستنی هەرێم کەسێک لە بنەماڵەیەک دانراوە سەرۆکی هەرێم کەسێک لە بنەماڵەیەکە واتە لە هەموو بنەماڵەکە هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی هەرێم هەم سەرۆکی ئاژانسی پاراستن هەم سەرۆکی بەشێک لە هێزە چەکدا گرنگەکانەوانەی کە هێزی کاریگەرن چەکدارن بەدەست حزبەکانەوە لای بنەماڵەکانن ئەمە خوێندنەوەتان بۆی چییە چۆن دەکرێمە ڕێگیری لێ بکرێت کە دەرەنجام نازانم ئیمارەتێکی بنەماڵەی لێ دەکەوێتەوە تا وڵاتێکی دیموکراتی و ئازادی خوازانە ئەوەی لە ئێستا لە هەرێمی کوردستانە دەگوزارێتن من پێم وایە شتێک نییە دیاردەیەکی تازە بێ ئێمە قسەی لەبارەوە بکەین و پێشترش لە ڕاستیە هەروە بۆ بەڵام تەنیا ئێستا کەسەکان ئاڵوگۆڕیان پێ دەکرێت من پێم وایە درێژکراوی ئەم دیدەیە کە هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو دەگەڕێتەوە دواوە لە ڕاستیە بە تێگەیشتنی من ئەم مۆدێلە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەم مۆدێلە کۆتایی هاتووە بەردەوامبوونی ئەم مۆدێلە لەسەر قڕیشانەوەی ماف و ئازادیەکان بەردەوام دەبێ ئەوەی ئێستا لە بەردەم کۆمەڵگا لە بەردەم هێزە چەپەکانەوەیە کە چۆن بەیەکەوە بتوانن کار بکەن و بتوانن ئەوەی لە ماوەی ڕابردوو بە تێکۆشانی خەڵک بەدەست هاتووە دەستی پێوە بگرن و بتوانن هەنگاو بە هەنگاو بتوانن کاری زیاتر بکەین هەرێمی کوردستان لە دەروی مێژوو ناژی لە ڕاستیە ئەگەوا تەسەوڕ بکەین ئێستا واش تەسەوڕ نەکەین پارتیوێکێتی وا بەهێزن ئەگە سەیری ڕێژەی دەنگەکانیان بکەی ڕێژەی دەنگەکانی پارتیوێکێتی لە ڕاستیە بە شێوەیەکی زۆر لە دابەزینە ئەگەر سەیری بەشداری نەکردنی خەڵکێکی زۆر لە منتیقەی بادینان لە هەڵبژارنەکان سەتا شەستی خەڵک کاتێ بەشداری ناکاتن لە ناوچەی سلێمانی نزیکەی 30,000 لە هێزەکانی پۆلیس زەڕب لە کارتەکانیان دەدەن کە کاتێک پێیان دەوترێ هەندێک زار ئێستا مۆدلە پێیا بووە کە کاتێک دەبێت وێنەی دەنگەکەی بگرێ بۆی بڵەوە دەنگم داوە تەمان دەچی وێنەکەی دەگرێ بەڵام لەبەرەوەی قەنەعاتی نییە دوای ئەوەی وێنەکەی گرت زەڕبێکی لێ دەداتن خەتێکی بەسەر دادنی دەنگەکان دەسووتێ ئەمە چیمان پێ دەڵێ ئەمانە لە ڕاستیە
يعني لە دۆخێکایی ئێستا من پێم وایە ئەوەی ئەم 2000 پێیان وابێ شرعیەتیان لەگەلەوە وەرگرتووە من پێم وایە علاماتیشی پرسیاری گەورە لە سەلامتیگەیشت ناوایە بۆ من بەس دەبێتەوە بکەم بۆ علاماتیشی پرسیاری گەورە لە سەریانەیە زیاتری 50 خەڵک بەشداری هەڵبژاردنیان نەکردووە لەو 150 ئەم 2000 نزیکەی 25 دەنگەکانیانەیە تو 175 کۆمەلگا سەرڕای ساختەکاری 175 کۆمەلگا دەنجی پێ نەداوە 125 دەنجی داوای ئەگە لە 150 حیساب بکەیت لە ڕاستی هێشتا ئێمە کۆمەلگایەکی بێزمانەیە کەوا بۆ بێکار لەگەڵ لەسەر و کۆمەلگایە بکرێت ئیشی چەب ئەوەیە نابێت تەنیا پەرلەمان ببێنێ ئەی چەپ چۆن دەتوانانی ئەم 150 ببینێ کە ئەمە لە ڕاستی شەقێکی گەورەی لەم مۆدێلە لە سیاسەتی نیلیبرال کە تەنیا کاری سیاسی کورد دەکات و لە کاری پەرلەمانتاری زۆر باش بەڕای بەڕێستان ڕۆڵی وڵاتانی دراوسێ چییە لە ئافراندنی ئەو قەیرانانەی لە باشووری کوردستاندان و لە جێگیرکردنی دەسەڵاتی ئەو دوو حزبەش بە تایبەتی ئێران و تورکیا لە باشووری کوردستانە ئێمە دەمێکەوە بە ئاسمان کردو لە ڕاستیەکی لەو گرفتە زۆر جەوهریانی هەیەی شتێک نییە ئەوەی پێی بوترێ بەڵگەنامە شتێکی بەڵگەنامەیی کە پێمان بڵێ ئەمە سیاسات و پەیوەندی دەرەوەی حکوومەتی یاریمی کوردستانە هەیە ئەوەی هەیە هەموو پەیوەندیەکان لە مابینی دوو هێزی سیاسی نوێنەری حزبەکان دانراون بە ناوی نوێنەری حکوومەتی یاریمی کوردستان ئەمانە بە حزبی کراون بە قەدەوەی مەشغوڵەتی خەریکی کاری حزبین شتێکیان نەکردووە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێ لە حاڵەتی دووەمە کاتی ئەزموونی هەرێمی کوردستان لاواز دەبێ بۆ من پێم وایە ئەم تەنازولاتی ئێستا خەڵکی بەرامبەر بەغدا دەکرێ ئەمە پەیوەندی بە شکستی خەڵکی کوردستانی لە ڕاستی دەبێ ئەمە تێبگەین ئەمە ئەم دەسەڵاتەیە لاواز بووە ئەگەنا خەڵکی کوردستان ئەم جۆرە ئێستا ئەم شەڕی پارتیویەکێتی کە وازیان هەم شتێکە ناوە خەریکیەوە چۆن پۆست وەربگرن هەرێمی کوردستان ئەمە دەزانین کەرکووک و ناوچەکانی تری چۆن لە دەستدا من پێم وایە ئەمە نەتیجەی زعیفی ئەم دەسەڵاتەیە کاتی ئەم دەسەڵاتە زعیف دەبێ دەزوەردانی وڵاتانی دەرەوە زیاتر دەبێت لە باشووری کوردستان بەداخەوە ئەوەی ئێستا ئەوەی دەگوزارێ وا تەسەوڕ نەکەین ئەم معادلانە پەیوەندیان بەیەکەوە نیە من پێم وایە ئەمانە زۆر مەترسیدارن و لە داهاتووە کاریگەری زۆر خراپی دەبێ و تەسەوڕش ناکەم خەڵکی کوردستان وا بە ئاسانی قبوڵ بکە ئەم دەزوەردانانە بەو شێوە بێت چکە دەبێ ئەوەش نەشارینەوە دەوڵەتی تورکیا ئێستا خۆی لە گەورەترین قەیران هەیە ئەوەی ئێستا دەیکا بەرامبەر بە شۆڕژێڕان لە باکووری کوردستان ئەوەی بەرامبەر بە سووریا دەیکا لە بەرامبەر ئەوەی ئێستا ئەو قەیرانە ئابووری کە تورکیا تووشی بووە ئەو قەیرانە سیاسی کە لە تورکیایە ئەوەی ئێستا لە ئێران بەرامبەر بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کارگەران بە شێوەیەکی گشتی دەکرێت کە ناوەندی سەرمایه‌داری تەنیا خەریکی زیادکردنی سزایە لەسەری کە ئەم سزایە زیاتر لەسەر خەڵکی ڕەش و ڕووتە ئەم دەوڵەتانە بەجێ لە زۆرەکان ڕوبەڕووی قەیران بوونەتەوە دەمەوێت بڵێم یعنی ئێمە ئەگە بەدیوێ کە کورد ئەگەر بە هەویەکە سەیری بکەین ڕوبەڕووی چەسانەوەش ببێتەوە بەڵام لە پاڵ ئەوە ئەم دەوڵەتانی کە شەڕ لەگەڵ خەڵکی کوردستان دەکەن خۆشیان لە قەیرانی گەورەدان لە ڕاستیە بەبێ چارەسەرکردنی ئەم مەسەلانە ئیستقراریت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابیندرێ ئەمە خاڵێکە لە ڕاستیە دەبێت هەمیشە لە باشێمەت بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین دەمەوێتەوە بپرسم بۆ ئەمڕۆ ئێستاکەی کوردستان ئەڵتەرناتیڤ چییە؟ بە تێگەیشتنی ئێمە لە هەموو حاڵەتێکە ئەگاریمی کوردستان ڕوبەڕووی قەیران ببێتەوە ڕوبەڕووی شکست ببێتەوە بەوەی ئەم سیاسەتی کە پێی ڕۆکرابێ ئەمە بەمانەی ئەوە نییە دەرگاکانی چارەسەری و دەرگاکانی تێکۆشان بۆ چارەسەری هەموو دەرگاکان داخرابێ مێژی مرۆڤایەتی پێمان دەڵێن هەر کاتێک کۆمەلگا تووشی قەیران بێتەوە و دەسەڵات بە بنبەست بگاتن خەڵک ڕێگای تازە بۆ تێکۆشان بۆ تەرەحکردنی چارەسەری دەدۆزێتەوە ڕوویدا و لەدا تووشە ڕوویداوە ئەتەرناتیڤ لە ڕاستیە ئەوەیە کە ئێمە مۆدێلێک لە حکومڕانی پەیڕەو بکەین کە کۆمەلگا چەق بێ و مۆدێلێک مابێ لە ڕاستیە بەشداری سیاسی ڕاستەقینە هەبێ و پرۆژەیەکی ئابوووریە بێ ئەم پرۆژەیە لە ڕاستیە پەیوەندی بەوە هەبێ کە چۆن تەنمیە و گەشەپێدان هیچ نەبێ لەم قۆناغەیە لە ڕاستیە بنەماکەی بێ بتوانێت کۆمەلگا ئەوە بکە وەزعی کوردستان لە داهات و لە هەموو مشتەنە ئێمە باشە زانین لە چ دۆخێکایە ئەوەی ئێستا هەیە لە دەرئەنجامی شکستی سیاسەتە پێم وایە بە گۆڕینی ئەم مۆدێلە لە حکومڕانی ئێمە دەتوانین زۆر لەوە باشتر و کوردستانێکی تر ممچینە
و ئەمە لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان نییە بەڵام من پێم وایە لە ناو ئیرادەی خۆمانە. زۆر کەس پێیان وایە دەڵێن ئەمە بە قسەکردن خۆش، بەڵام بە ئەزمموی ڕابردوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان خۆ زۆر جار شەقام جوڵێنرا، زۆر خۆپیشاندانکران، زۆر هەتا خەڵک شەهید بوو، خەڵک خوێنیدا، خەڵک زیندانی کرا، خەڵک نانبراو کرا، یانی ئەمانە ئەنجامێکیان نەبوو. پێت وایە بۆی ئەنجام بدا دەبێت، ینی لە قسە دەرچێ پراکتیک بکرێ، پراکتیکەکە بە شێوازێک دەبێت، ینی گرفتەکە لێرە دایمە ناتوانین ئەم قسانەمان پراکتیکی بکەین. من پێم وایە یعنی زۆر ینی ئەم عیبارەیە من هەمیشە ینی تەسەوڕێکی ترمەیە لەسەر ئەوانی کە لە ڕابردوو کراوە. من پێم وایە هەموو ئەو ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستانە هەبووە، پێم بڵێیت بەهۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی پۆپۆلیستی هەبوو بەبێ پرۆژە، بەڵام بە هەمان ئایدیای دەسەڵات لە ڕاستیە کاری دەکرد لە ڕووی اقتصادی و سیاسیەوەی جیاوازی نەبووە، مە ناومێدی بۆ کۆمەلگا دروست کرد، ئەمە ڕاستە. بەڵام من پێم وایە تێکۆشانی خەڵکی کوردستان، ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان هیچ کات لە ڕاستیە حاڵەتێک نەبووە کە پێی بڵێن حاڵەتی شکست خواردوو. گۆڕانکاری لە کۆمەلگا ئەمە شتێکی دیالکتیکی، ئەمە ینی مەبدەیەکی مارکسیە لە ئەنجامی کەڵەکەبوونی تێکۆشان دروستە بێتن. بۆیە من پێم وایە ئەزمموی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان ئەزممونێک بوو لە داهاتووە بە جۆرێکی تر دەبێ و بە نەتیجە گۆڕان دروست دەبێ، بە نەتیجە گۆڕانکاری دروست دەبێ. من پێم وایە ئەم گۆڕانکاریش لەگەر بەردەوامبوونی خەباتی جەماوەری و تێکۆشانی جەماوەری و ئەگەر پێشم بڵێ تێکۆشان بەبێ قوربانی و بەبێ ململانێ لە بەرامبەر ئەم مۆدێلە لە حکومڕانی کاریشی ئاسانە لە ڕاستی لای منیش پێمانە کارێکی فەڕەنساش بینیمان خەڵک ژیانی لە دەستدا، خەڵک بریندار کرا، بە سەدانیش هەر تەنها ئەم بەیانی ئەمڕۆ دەستگیر کراون. من ئەمڕۆ چەند خەڵکێکم بینی لە ڕاستیە کە دابەزیم لە ناو خۆپیشاندانەکانە، ینی بریندار بوون دەیان گواستەوە بۆ مستەشفا. ئەمە تێکۆشانە لە ڕاستیە. ئەوەی ئێستا ئەوەی جەنابەت دەیکەی، ئەوەی خەڵک میدیاکارەکان دەکە بە ئاسی زۆر زۆر دەبی هەموو ئەوانە لە ڕاستیە دەبێت خەڵک هەموو ئەوانە بە تێکۆشان سیر بکە و ئەمانە بە کەم سیر نەکە لە دەرئەنجامی کەڵەکەبوون لە ڕاستیە زۆر. من هەموو جای وەختی کە خۆپیشاندانەکانە بوو قسم بۆ خۆپیشاندەران و لەگە گروپەکانی خۆپیشاندەران کۆ دەبینەوە، پێیان دەوت ئەگەر ئێوە جارێک لە دەسەڵات بترسێن، دەسەڵات 100 جار لە ئێوە دەترسێ، نابێ خەڵکی کوردستان خۆی بەکەم بزانێ. من پێم وایە ئێمە بە نەتیجە کۆمەڵگا هەم لە ڕووی عەدەدەوە هەم لە ڕووی نەوعیەتەوە هەر ئەو بەهێزەنێک دەسەڵات. بەڵێ هەڵبەتە بەڕێزت دوێڕایەوەی کەندای مەکتەبی سیاسی حیزبی شووی کوردستانی کەسێکی چالاکیشی لە بواری مافی مرۆڤە، بەڵام بەداخەوە کاتم نەما لەو بوارە هەڵبەتە پرسیارم مەبوو. زۆر سپاست دەکەم ئەگەر شتێک مابێ بیڵێ لە بیرت چوو بێ لە خزمەتە. زۆر سپاس بۆ ماندیبوونی ئێوە، سپاس بۆ هەمولایەک شتێکم نەوە. زۆر سپاست دەکەین بەڕێزیوە عومەر ئەندای مەکتەبی سیاسی حزبی شووی کوردستان. زۆر بەخێر بێن، سپاس بۆی داوەتی ئێمەت قبوڵ کردووت، تەشریفتان هێنایە، سپاس بۆ وتە بە پێزەکانتان. گەلێک سپاس دەکەین. بینەرانی بەڕێز زۆر سپاسیەوەی عزیزیش دەکەین کە تام ساتە لەگەڵماندامانەوە تا بە یەگەشتنەوەیەکی دیکار شاد و بەختەوەر بن.